هاتووین بۆ ئەو باڵەخانەی کە دەوترێت ماوەی 15 ساڵە چەند بێلانەیەک تیایدا دەژین و لە هەلومەرجێکی سەختدان. شەقامی کاک ئەحمەدی شێخە لە سلێمانی ئەوە باڵەخانەکەیە، بەیانیەکی زووە و چەند کەسێکی بێلانە و بە ساڵاچوو لە بەردەمی باڵەخانەکەدان. شەوان بێکارەبا و ئامێری فێنکەرەوە لێرە ڕۆژ دەکەنەوە بە سیمایەکی پەشۆکا و شەکەت و دەستێکی لەرزۆکەوە قسەمان بۆ دەکەن و دەردەدڵی خۆیان باز دەکەن. بۆچی ناچی؟ کەس نابینی. ئەی لێرە کێ بینی؟ مناڵەکان بیان بۆلام. یان بۆلات مناڵەکان؟ بەڵێ. کتێکم هەیە کاتی ئەم شارێشی. بەڵۆڵا ناتوان لێرە و تا بچم نەخۆشم. لەوەڵا نەخۆشم کاک. لێرە تا ئەو قازبان ناتوان بڕۆم. ئەوە بەخت نەشتێڵم. ئەچیتە خوارەوە ڕۆژانەیە هەر لێرە دانیشی؟ نەوەڵا ئەوە دەمێکرا لێرە. لە ژوورێم لێمە لێرە دانیش بوو ئەوە مزوو تەواو. ئەوش بەخت نەشتێ بە خاج ناتوانم. ڕواستدەم هەیە وەختێکی ئێمە خواردن شتیوا کێ پێتانەیە؟ ناڵێم پارە دێ پارە. تۆ پارە دێ وچێ هەیە وەنیە؟ زەمای بانگەکە وەرە کاکە چۆن نەفەرێک شۆربەمە بێن نەفەرێک برنجم بۆ بێنە کاکە ئاوایە. لە خوار ئەو باڵەخانەیە چەند کاسبکارێک بە ڕۆژ کار دەکەن. یەکێک لەوان دەڵێت 15 ساڵە ئەم شوێنە بۆتە پەناکەیەک بۆ مانەوەی بێلانەکان. زۆربەیان هەر لێرە دەمرن. شەوی ڕابردووش یەکێک لەوان پیاوێکی بێلان نەبوو، بەهۆی کەوتنی لە باڵەخانەکەەوە بریندار بوو. دوای گەیاندنی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستدا. ئەوە چیرۆکی ژیانی هەموو ئەوانەیە کە لێرە ژیان بەسەر دەبن. ئەوەن ئێستامان 15 ساڵە لێرەیان پێکرا دانیشتووە کە بە کامێرەی خۆتانی بینن. تیاشیاتی مردووە ڕۆیشتووە ڕۆیشتووە هەر لێرەیە. تایەتی 3 ڕۆژ مردووە کەس نەیزانی و بێلانە بوون؟ بێلانە بووی قابلە کابراکەلانەی هەبێ بەو شێوە حاڵی ئاوا نایبە بۆ شێوێش. بۆنەی ئەو شوێنە زۆر نەشیاو بۆ ئینسان. بەس جێی بڵێم چی؟ حاشا حەزی بەس جێی ئینسان نییە. وەرە کامی تۆ ئەچێتە ژوورەوە با 2 دقە بچێتە ژوورە ئیدارە بکە ئەلەو شوێنەیە. 2 دقە بەس 2 دقە. ئەگەر نەکەوە بە ئەرزاچی لێ بێرێ. لەبەر بۆگەن. چاوە شوێنی ئینسانە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی لەسەر ئەم بابەتە پەیوەندی با پەیامەوە کرد و ڕایگەیاند. ئەوان ئامادەن ئەو چەند کەسە بێلانەیە بەرنەخانەی بە ساڵاچوانی سلێمانی و داڵدەیان بدەن. بە فەرمانی قایمقامێتی سلێمانیش شوێنەکەدا دەخرێت و خەوەن باڵەخانەکەش ڕێوشوێنی یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر. هەندێک لەو بە ساڵاچوانە نایانەوێ بێنە ناوماڵی بە ساڵاچوان دیارە بەرژەوەندیەکی لە دەرەوە هەیە یان خۆی بۆ نایەت ئەویان نازانم، بەڵام تەمەنا ئەەکەم ئیتر وای لێبێت لە گۆشە و کەناری ئەم شارەیە بە ساڵاچوو یا هەر کەسێکی تر نەبینین بێلانەیەک نەبینین لانەیە کە بێ بیانگرێتە خۆی. ئێمە وەکو خۆمان وەک وەزارەتی کار تا ئێستا زۆرێک لەو بە ساڵاچوانێن لەسەر شەقام و یان لە شوێنەکانە لەناو باڵەخانەکان بوون بردومانەتە لای خۆیان. هەندێکیان نایەن و هەندێکیشان هاتوون و خۆیان ئەویان بەجێشتوە. لە سلێمانی ژمارەیە کەسی بێلانە هەن کەوتونەتە سەر شەقام و لە کوچە و کۆڵان و خانوە ڕووخاوەکانی شار ڕۆژ دەکەنەوە. بە ڕۆژیش خۆراکیان لەسەر کەسانی خێرخوازە. داوا دەکرێت چارەسەرێکی کۆتایی بۆ ئەم دیاردەیە بدۆزرێتەوە و ژیانیان لە مەترسی ڕزگار بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.